سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی پارسواگۆن لە عێراق. بەڕێوەچوونی مەراسمی ساڵڕۆژی دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران لە سنە. ڕێزگرتن لە ساڵڕۆژی دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری سەقز. چالاکی تەبلیغی لە یانگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە مەراغا. بەشداری هاوڕێیانی کۆمەڵە لە کۆبوونەوەی بەردەم نووسینگەی نوێنەرانی عێراق لە سلێمانی. پەیوەستبوونی کۆمەڵێک لە ژنانی سنە بە کەمپەینی نا بۆ ئێعدام. بەشداری بەرینی ژنانی کرماشان لە هەڵمەتی پاکردنەوەی ژینگە. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی مەهاباد و خۆڕەماوە. گیان لە دەستدانی دەستفرۆشێکی خەڵکی قوروە بە فیشەکی وێڵ و مانگرتن و نەڕەزایەتی کرێکارانی شارەوانی لە میناب. درێژەی هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی ساڵڕۆژی دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری سنە. بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی چوارشەمە هەشتی خەرمانان کۆمەڵێک لە دۆستان و لە یانگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری سنە بە بۆنەی ساڵڕۆژی دامەزرانی حیزبی کۆمۆنیست مەراسمێکیان بەڕێوە برد. مەراسمەکە سەرەتا بە سرودی ئینتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار و یەکخولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەریدا دەست پێکرا. بێدەنگیەکە بە خوێندنەوەی کۆپلە شێعرێک لەلایەن یەکێک لە بەشداربووانەوە شکا و بە دوایدا یەکێک لە هاوڕێیان سەبارەت بە بەهێزکردنی حیزب و ڕۆڵی گرنگی هاوڕێیانی گیانبەختکردو کاک غوڵام کشاوەرز و فوعاد مۆستەفا سوڵتانی لە دامەزرانی حیزب قسە و باسی کرد. ئەو مەراسمە بە بڵاوکردنی شیرینی و بەرزکردنەوەی دروشمەکانی بژی حیزبی کۆمۆنیستی ئێران، بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم و ژن ژیان ئازادی کۆتایی پێهات. ڕێزگرتن لە ساڵڕۆژی دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری سەقز. بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی هەینی نوێی خەرمانان کۆمەڵێک لە دۆستان و لە یانگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری سەقز مەراسمێکیان بە بۆنەی ساڵڕۆژی دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران بەڕێوە برد و ڕێزیان لە یادی کاک فواد مۆستەفا سوڵتانی و هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم گرت. لەو مەراسمەدا ئامادەبووان ساڵڕۆژی دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێرانیان بەرز ڕاگرت و پەیمانیان لەگەڵ ئامانجەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران هەروەها ئاواتی هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری نوێ کردەوە. لە درێژەی مەراسمەدا بەشداربووان لەسەر زەرورەتی بەهێزکردنی حیزبی کۆمۆنیست قسە و باسێکیان کرد و جەختیان لەسەر گرنگی دووهەمین ساڵیادی قەتڵی حکوومەتی ژینە ئەمینی و درێژەدان بە شۆڕشی ژینا کردەوە. مەراسمەکە بە بڵاوکردنی شیرینی و خوێندنی شیعر و سرودی شۆڕش گێڕانە کۆتایی پێهات. چالاکی تەبلیغی لە یانگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە مەراغا. ڕۆژی پێنجشەممە هەشتی خەرمانان کۆمەڵێک لە لایەنگران و هەڵسوڕاوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری مەراغا بە بۆنەی ساڵڕۆژی دامەزرانی حیزبی کۆمۆنیستی ئێران لە دەوروبەری ئەو شارە چالاکیان ئەنجامدا. بە پێی هەواڵی گەیشت و لە یانگران و هەڵسوڕاوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە ئاستێکی بەربڵاودا کار و چالاکی تەبلیغیان بەڕێوە بردووە و بە نووسینی دروشت، بڵاوکردنەوەی ڤیدیۆ، پلاکارد و وێنەی ڕێبەرانی گیانبەختکردووی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە ڕێزیان لەو ڕۆژە گرتو. بەشداری هاوڕێیانی کۆمەڵە لە کۆبوونەوەی بەردەم نووسینگەی نوێنەرانی عێراق لە سلێمانی. ڕۆژی هەینی نوێی خەرمانان شاندێک لە هاوڕێیانی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا لە بەردەم نووسینگەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە شاری سلێمانی بەشداریان کرد. ئەو کۆبوونەوەیە بە مەبەستی ڕەتکردنەوەی گەڵاڵەی پێشنیارکراوی هەموارکردنی یاسا بۆ هاوسەرکردنی منداڵانی کچی تەمەن 9 ساڵ بەڕێوەچووە و بەشداربووان ڕایانگەیاندووە کە مەزهەب خەریکە جێگەی یاسا دەگرێتەوە و ئەمەش دژی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤە کە دەوڵەتی عێراق خۆی واژۆی کردووە. پەیوەستبوونی کۆمەڵێک لە ژنانی سنە بە کەمپەینی نا بۆ ئێعدام. ڕۆژی هەینی نوێی خەرمانان کۆمەڵێک لە ژنانی تێکۆشەری شاری سنە لە چالاکیەکدا پەیوەستبوونی خۆیان بە کارزاری نا بۆ ئێعدام و
بەڵێ بۆ ژیانی ئازاد ڕاگەیاند. بەشداربوونی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی و وتنەوەی درۆژ پشتیوانی خۆیان لە کەمپەینی نابۆ ئەعدام دەربڕی و خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئەعدامی ئەو دوو چالاکە مەدەنی و کرێکاریە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بەشداری بەری نیژنانی کرماشان لە هەڵمەتی پاکردنەوەی ژینگە. لە ڕۆژانی ڕابردوودا ئەندامانی ڕێکخراوی ژینگە پارێزی هاویارانی ژینگەی کرماشان لە هەڵمەتێکدا دەوروبەری ناوچەی گەشتیاری سەراوقەنبەریان لە زەبڵ و پاشماوە خاوێن کردەوە. بە پێوی دوانەی بەدەست ئێمە گەیشتووە 80% بەشداربوونی ئەو چالاکیە ژنان و کچانی گەنج بوون و ڕانگەیاندووە کە پەیوەندیەکی پتەو لە نێوان ژنان و سروشدا هەیە و هەموو هەوڵی خۆیان ئەدەن ژنانی کرماشان بانکێشتی چالاکیە کۆمەڵایەتیەکان بکەن بۆ ئەوەی جێگە و پێگەی بەرزی خۆیان باشتر بناسن. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی مەهاباد و خۆڕەماوە. بەیانی ڕۆژی چوارشەممە حکمی ئەعدامی دوو بەندکراو بە ناوەکانی سیروان ئەبوبەکری و مەیسام حسێنخانی لە زیندانەکانی مەهاباد و خۆڕەماوە بەڕێوە چوو. ئەو دوو بەندکراوە پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەست دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزاییەوە بە ئێعدام مەحکوم کرابوون. شانی باسە کە لە سێدارەدانی ئەو دوو بەندکراوە لە بێدەنگی خەبەریدا ئەنجامدراوە و هێشتا میدیاکانی سەر بە کۆماری ئیسلامی هەواڵێکیان بڵاو نەکردوێتەوە. گیان لە دەستانی دەستفرۆشێکی خەڵکی قوڕوا بە فیشەکی وێڵ. شەوی هەینی نۆی خەرمانان دەستفرۆشێکی تەمەن 19 ساڵی خەڵکی قوڕوا بەهۆی بەرکەوتنی فیشەکی وێڵ لە یەکێک لە مەیدانەکانی ئەو شارای گیانی بەخت کرد. بە پێی زانیاریەکان سەرنشینەکانی دوو ئۆتۆمبیلی سەواری لە مەیدانی مەدەنی قوڕوا بە هۆکارێکی نادیار بووەتە شەڕیان و بە چەک تەقیان لە یەکتری کردووە. لە ئەنجامی ڕووداوەدا دەستفرۆشێکی خەڵکی قوڕوا بە ناوی محەممەد زارعی فیشەکی بەرکەوتووە و دەست بەجێیەکیانی لەدەستاوە. خۆپیشاندانی خەڵکی باکوور و ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا. ڕۆژی هەینی نۆی خەرمانان دانیشتوانی چەند شار لە باکوور و ڕۆژاوای کوردستان دژ بە هێرشەکانی تورکیا بۆ ڕۆژاوا و بۆ سەرهەرێمی کوردستان خۆپێشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان دانیشتوانی شارەکانی کۆبانی، منبێج، قامیشلو، وان، ئامەد و چەند شارۆچکەی دیکە بە بەدەستەوەگرتنی وێنەی گوڵستان تارا و هێرۆ بەهادین و دوو شارۆمەندی خەڵکی قامیشلو کە لە هێرشی پابادی تورکیا گیانیان بەخت کرد بوو خۆپیشاندانیان کردووە و دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا دروشمیان بەرز کردوێتەوە. کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی پارسواگۆن لە عێراق. کارگەرانی پارسواگۆنی عێراق ڕۆژی هەینی نۆی خەرمانان بۆ 32هەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژیان بە مانگرتندا. کارگەرانی پارسواگۆن خوازیاری زیادکردنی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، گەڕانەوەی هاوکارە بێکارکراوەکانیان بۆ سەرکار، پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. مانگرتن و ناڕەزایەتی کرێکارانی شارەوانی لە میناپ. کرێکارانی شاغەڵا شارەوانی میناپ ڕۆژی هەینی نۆی خەرمانان لە ناڕەزایەتی بە نەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ حەقدەستی دوو مانگی کرێکارانی شارەوانی میناپ پەرداخت نەکراوە و خاوەنکار لە پێدانی حەقدەستی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی خۆی بواردووە. بە وتەی کرێکارانی ناڕازی بەهۆی نەدانی حەقی بیمە تووشی کێشەی دەرمانی بوون و ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ژارایی بوونی 8 کرێکار لە معدەنی بەردی خەڵوزی تەبەس. ڕۆژی پێنجشەممە 8 خەرمانان 8 کرێکاری شاغڵا کانگای بەردی خەڵوزی تەبەس بەهۆی هەڵمژینی گاز، ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانەکراون. بە پێی زانیاریەکان بەهۆی دزەکردنی گازی مێتان لە معدەنی پرۆدەی تەبەس بەشێک لە سەقفی کارگەی تەنیژ معدەنەکە ڕووخاوە و 8 کرێکار پاش بریندار بوون بەهۆی هەڵمژینی گاز ژاراویش بوون و ڕەوانەی نەخۆشخانە کراون. بە وتەی بەرپرسانی ئۆژانسی تەبەسباری تەندروستی 4 کرێکار ناجێگیرە و لە ژێر چاودێری چڕی پزیشکیدان. بینەران گەشتی ئەوانڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.